بەناوی خوای بەخشندەی مێرەبان ساڵتان لەبێت بەڕێزان لەگەڵ نزیکبوونەوە لە هەڵبژاردننی پەرلەمانی تورکیا هەر ڕۆژە و سەرسەر بابەتێکی تایبەت بە هەڵبژاردننی تورکیا و پارتەکانی تورکیا دەکەین ئەمڕۆ سەرسەر پارتی داد و گەشە پێدانی دەسەڵاتدار دەکەین لە تورکیا مێژووی دامەزرانەکەی سەرۆکەکانی دیارە پارتی داد و گەشە پێدانی دەسەڵاتدار لە تورکیا لە چواردەی هەشتی 2001 دەرکەوتووە و ژمارەی دامەزیرانی 63 کەس بووە. سەرکردەکانی گەشەپێدان پارتی داد و گەشەپێدان لە پارتی فەزیلەی ئیسلامی لە هەناوی و پارتی فەزیلەی ئیسلامی هاتن دوایەوەی کە پارتەکە لەلایەن دادگای تورکیاوە دادگای دەستوری تورکیاوە هەڵوەشایەوە. بەڵێ بچینە سەر سەرۆکەکانی پارتی داد و گەشەپێدان یەکەم سەرۆک و ئێستش کە کۆتا سەرۆکی داد و گەشەپێدانە ڕەجەب تەیب ئەردۆغانە سەرۆک وەزیرەکانی تورکیا عەبدوڵڵا گوێلمان هەیە عەبدوڵڵا گول ئەردۆغان ئەحمەد داوودۆغڵۆ بن عەلی یەڵدرم دیارە ئەو سەرۆک وەزیرانن کە لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا کە پارتی داد و گەشەپێدانی دەسەڵاتدار لە تورکیا ئەم سەرۆک وەزیرانە هەیە بووە دیارە ئێستا عەبدوڵڵا گول و ئەحمەد داوودۆغڵۆ و لەگەڵ ڕەجەب تەیب ئەردۆغان نەماون لێ جیابنەتەوە سەرۆک کۆمارەکان بە هەمان شێوە عەبدوڵڵا گول یەکەم سەرۆک کۆمار بوو لەسەر پشکی پارتی داد و گەشەپێدان بە هەمان شێوە ڕەجەب تەیب ئەردۆغان لە ساڵی 2014ەوە سەرۆک کۆماری تورکیا و ئێستاش خۆی کاندید کردوێتەوە. بەڵێ بینە سەر سەرۆکەکانی پارتی داد و گەشەپێدان لە 2001 تاوەکو 2014 ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی پارتی داد و گەشەپێدان بووە لە 2014 بۆ 2016 ئەحمەد داوودۆغڵۆ سەرۆکی پارتەکە بووە لە 2016 بۆ 18 بن عەلی یەڵدرم سەرۆکی پارتی داد و گەشەپێدان بووە لە 2018ەوە تا ئێستا ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی پارتی داد و گەشەپێدانە. بەڵێ سەبارەت بە هەڵبژاردنەکانی تورکیا لە 2002 یەکەم هەڵبژاردن کە پارتی داد و گەشەپێدان بەشداری تێراکرد لە سەدا 34 دەنگەکانی بەدەستێنا حکومەت بە سەرۆکایەتی عەبدوڵڵا گول پێکات لە 2003 حکومەتەکە هەڵوەشایە و ڕەجەب تەیب ئەردۆغان حکومەت بە سەرۆکایەتی ڕەجەب تەیب ئەردۆغان پێکات لە 2007 پارتی داد و گەشەپێدان لە 146.6 دەنگەکانی بەدەستێناوە لە 2011 بە هەمان شێوە توانی سەر بکەوێت و لە 149.53 دەنگەکانی بەدەستێناوە. بەڵێ سەبارەت بە هەڵبژاردننی ساڵی 2014 لە هەڵبژاردننی مانگی ئابی 2014 یەکەمین هەڵبژاردننی سەرۆکایەتی بوو ڕەجەب تەیب ئەردۆغان توانی لە 152 دەنگەکان بەرزبێنێت و وەبوو بە سەرۆک کۆمار دیارە یەکەم جار بوو ڕاستەوخوا وڵاتیان دەنگ بە سەرۆک کۆمار لە هەڵبژاردننی پەرلەمانی لە 7 حوزەیرانی 2015 پارتی داد و گەشەپێدان لە 140 پوین 87 دیارە لێرە ژمارەکە لەگەڵاوەتەوە پوین 87 دەنگەکانی بەدەستێنا دواتر نەتوانرا حکومەت پێک بهێنرێت لە مانگی تشرینی دووەمی 2015 هەڵبژاردننی پێشوەختە بەرەوە چوو ئەمجار لە 149.49 دەنگەکانی بەدەستێنا بوو بە براوەی هەڵبژاردنەکە. بەڵێ بچین بۆ هەڵبژاردننی 2018 بەڵێ لە هەڵبژاردننی 2018 پارتی داد و گەشەپێدان لە 142.56 دەنگەکانی بەدەستێنا ئەردۆغان لە هەڵبژاردننی 2018 جارێکی دیکە توانی سەرۆک کۆمار بباتەوە. بەڵێ بچینە سەر ریفراندۆم ئەو ریفراندۆمانەی کە پارتی داد و گەشەپێدان بۆ هەمواری دەستور ئەنجامی داون لە ساڵانی 2010 2014 2017 ریفراندۆم بەڕێوە چۆ بۆ هەمواری دەستوری تورکیا لە ریفراندۆمەکە بۆ هەمواری دەستوری تورکیا بە سەرۆکاتی پارتی داد و گەشەپێدان لەو 3 ساڵە سەرکەوتنی بەدەستهێناوە و ئەو مادانەی کە هەمواری دەستور کرا توانیان سەرکەوتن بەدەست بێنن. کارەکانی پارتی داد و گەشەپێدان سەبارەت بە کارەکانی پارتی داد و گەشەپێدان گەشەپێدانی ئابووری هەیە دیارە لە ماوەی ساڵی ڕابردوودا تورکیا گەشەپێدانی ئابووری زۆری بەخۆبینی و هەرچەندە لە ئێستادا بارودۆخی ئابووری تورکیا بەرەو خراپتر ڕۆشتووە و دراوەکەیان ڕوبەڕووی دابەزینێکی زۆر بۆتەوە تا هەڵاوسانێکی گەورە هەیە لە بازار لە ئێستادا لە بواری گەشتیاری بە هەمان شێوە پێشکەوتن نەبووە لە بواری پیشەسازی فڕۆکەوانی بێت ئۆتۆمبیل بێت خۆیان پەریان پێدا هەروە دۆزینەوەی غازی شەبوو کە ڕەجەب تەیب ئەردۆغان وەکو بانگەشەیەکی هەڵبژاردن بەکاری دێنێ بە هەمان شێوە
لاوازکردنی ڕۆڵی سوبایە لە پرۆسێکی سیاسی کە دادوگەشتە پێدان ئەم کارەشی کردووە کۆتایی هێنان بە جیاکاری دژی باڵاپۆشی ئەمەشی کردووە پارتی دادوگەشتە پێدان هەرچەندە دژایەتی سیستەمی ئەلمانیشی نەکردووە بۆ نمونە ئەو شوێنانەی کە تایبەتن بە شوێنە گەشتێرەکان یاخود باڕەکان دژایەتی ئەوانیشی نەکردو بەڵام کۆتایی شێناوە بە جیاکاری دژی باڵاپۆشی بڵێ دواگرافیک کورد و پارتی دادوگەشتە پێدان دیارە پارتی دادوگەشتە پێدان لە ساڵی 2021ەوە تا ساڵی 2015 کرانەوەیەکی زۆری لەگەڵ کورد هەبوو گفتوگۆ هەبوو لەگەڵ قەندیل و لە ئۆسلۆ و لە ئیمرالی گفتوگۆ هەبوو لەگەڵ پارتی کرێکارانی کوردستان و سەرکردە کوردەکان بەڵام تا ساڵی 2015 مەیخیان دواتر ڕوبەڕووی کێشە بووە لەو کاتەوە ئۆپراسیۆنی سەربازی زیادی کردووە دەستگیرکردنی پەرلەمانتاران و بەرپرسانی هەدەپ بوو لە ناوی شەندە سەلاحەدین نەمیتاش کە ئێستا لە زیندانە بامان شێوە سەرۆک شارەوانیەکانیش زیندانیکردن و قەیوم لە جێگەیاندانرا یەکێک لە خاڵە لاوازەکانی ئێستای هەڵبژارنەکانی ئەردۆغان بریتیە لە تون و تیژبوون بەرامبەر بە کێشەی کورد لە تورکیا لە دوای 2015 هەرچەندە ئێستا هەدەپە پشتگیری کەماڵ کلیزارۆغڵۆ دەکات بەڵام کەماڵ کلیزارۆغڵۆش هیچ بەڵێنێکی بەلایەنە کوردیەکاندا و ئەو میراتگیری پارتی جهاپەیە کە پارتی کەمال ئەتاتورکە بەڵەوەی کە بینیتان مێژووی پارتی دادوگەشتە پێدان و کارەکانی بۆ خوای گەورەتان سپێرین خواتانەوە